سلاف بینەری زاری کرمانجی وەکو دیارە کو سەرۆکی هەرێمی بێژین ڕێزدار نێچیروان بارزانی کو دەی شەشی دیاری کرده بۆ ڕۆژە هەڵبژاردنێک و بڕیارە هەڵبژاردنا هەرێما کوردستانی بێتەکردن کو لڤان چەند ڕۆژە کۆمیسیۆنە هەڵبژاردنا عێراقی کو دێ سەرپەرشتی هەڵبژاردنا کەتن کو هەندێک بێژین کێشە و گرفتێ چێ بوو بنکێت کۆمیسیۆن تایبەتی بوان کەساوێت بێژین کو تەمەنیان بێژین هەروەها کەس بێژین سلکی سەربازی بۆەوە کە کێشە پەنجەمۆرە و هەروەها کێشانە گەڕیانەوە ناوا و کارتی دەنگدانێت هەی ئەvە ژی کو چەند ڕۆژێک دەرفەتە دا هاوڵاتیا بۆ ئەوەی سەردانت بنکێت دەنگدانێ بکەن ئەگەر هەر کێشەیەک و گرفتێک هەبیتن بتوانن وان چەند ڕۆژەدا کێشە و گرفتێت خۆ چارەسەرگرن توازە ئەم کو فەرماندەیە هەلگورد بۆ ئەوەی بزان دەخۆ سلکی سەرباسیژی دەخۆ ئەو کێشە و گرفتە هەنە ناو هێزت پێشمەرگەی بۆ وەرگرتنا زانیاری زیاتر دێ کاک حەسەن حەدۆ فەرماندەیە هەلگورد وەرگین کاک حەسەن ئەگەر هاوکار بتگەلمە زۆر سپاس کا حەسەن بۆ وێ دەرفەتی کوتەدا زاری کرمانجی ئەگەر مە باز بکەیت داخل ناف هێزت پێشمەرگەژی داخۆ ئەو کێشە و گرفت هەنێک و ئەو کێشە و گرفتی کوتازەل ناو هاوڵاتیا پەیدا بوو کێشە نەگەڕیانەوە ناوا و هەروەها کێشە پەنجەمۆرە بەڵێ بناوی خدای گەورە مێرەبان سەرەتا بخێرهاتنی جەنابتان دکەین ڕاست ئەو کێشە لە سنووری فەرماندەی مەش لە هێزی سۆران سیدەکان باڵەکان و لە بارگای فەرماندەشی تقریبا نزیکەی 313 نەفرن کە ئەوانە کە پەنجەمۆریە نەخوێنی تو ئامارەکە گەیشتە دەستمە بەڵام خۆشبەختانە لەلایەن بەشی ڕێخستنی فەرماندەی من زیاتر لە 10 ڕۆژە ئیش سەو بابەتە تەکنی و ئامارێکی زۆر کێمی میە کە ئیشەڵا هیوادارین کە ئەو فرسەت هەیە کە تا دەیمان کە تاکو سبەینە ئیشەڵا ئەوانەش کۆتایی پێ بدی هیوادارین ئیشەڵا هەموو پێشمەرگێت مێت قەهرەمان کە بەردەوام مەڕاجعی کۆمیسیۆنیان کە بۆ چارەسەری کێشەکانیان ئیشەڵا ئەوەی کەماش ئەو فرسەتەی لە دەست نەدەن بۆی ئەو ماوەی کەماوە سبەینی ئیشەڵا کۆتایی پێ بێتن و بتوانن ئەو پێشمەرگە قەهرەمانانە لە پرۆسە هەڵبژاردن ئیشەڵا بەشدار بن. خۆ فەرماندەیە هەلگورد ژمارە هێزت پێشمەرگە کوتگیتەوە چەندن و کۆتاماژەژی پێدا و 315 کەساوان کێشە و گرفتە دێشین 313 دێشین و کێشە و گرفتە تا سبەژی ئەو کێشە پەنجەمۆری نەگەڕیانەوە چارەسەر بکەن وەڵامە ئومێدەهەیە ئیشەڵا پشتەوانیا خدای گەورە هەر ئەوڕۆ کۆتایی پێ بێتن نەکسمە بەس دیساش لە سەرخەتم بەرادەران یەکێکە تەلەفۆن و پەیوەندی چاوانێک کە کێشەکان چارەسەر کرد چاوانێک کەمانە ئیدی کۆتایی پێبینە سبەینی ئیشەڵا تاوابی پشتەوانی خدای گەورە. حسن وەکی دیکە بێژین تا چه داواکاریەکە هێزت پێشمەرگە بشێوەی گشتی پێست هەرێما کوردستان کو سەربازارەتا پێشمەرگەون هەر هێزەکاتی بۆ ئەوەی لە ڕۆژی دەی شەش و ڕۆژە هەڵبژاردنەیە هەمە ئەو کێشە و گرفتی هەیە بەسەر بکەن و ڕۆژە هەڵبژاردنێک و هەڵبژاردنێکا چارە نووساسا بۆ هەرێما کوردستانی بچەند دەنگی خوب دەن بێبەش نەبن دەنگدانێ. بەڵێ چۆن لە ڕابردوو پێشمەرگێت قەهرەمان لە بەرەکانی شار جەنگ دژینە حەزانی کورد و کوردستان یانی خوان کردیتە قوربانی و لە هەڵبژاردنەکانی ڕابردوو شێوەیەکی زۆر فراوان بەشداری هەڵبژاردنیانی کرده و هەموو ئامادەکارینە کردی ئیشەڵا پشتەوانی خدای گەورە پێشمەرگێت قەهرەمان ئەم جارش بە گروتینێکی باشتر بەشداری هەڵبژاردنان بکەین بۆ ئەوەی بە هەموو دۆستت خۆل چ لە ناوخۆوە لە دەرەوە پەیامێک بیتن کە بەڵێ گەلێک کوردستان صاحب ئیرادا خۆیە دەتوانیتن دەنگی خۆ بدەتن و هەرێما کوردستانە چۆن لە ڕابردوو سەرکەوتوو لە داهاتوو ئیشەڵا حکوومەتەکە پێهێزتر بتوانیتن دەوری خۆ ببینیتن و بەشداری هەڵبژاردنان دەکەین ئیشەڵا. کاسن ئەم بینین کو هێزت پێشمەرگە هەرێما کوردستانی کو هێزەکە یەکگرتیە بێژین هەل زاخ و هەتا خانەقین کو پارێزگاریە هەرێما کوردستانیت کەتن تا چەندا پێویستیانتەوە کو فەرماندەیەکی پێشمەرگێتە چ داواکاری حیزبولانی سیاسیت کوردستان هەیە بۆ ئەوژی هەویش وەکو هێزت پێشمەرگێت کوردستانی یەکگرتو بن و پشتەوانی سەرۆکی هەرێما کوردستان و تایبەتی وێ ڕۆژێک و دەی شەش هاتە دیاریکردن بۆ ئەوەی هەڵبژاردن و وەختا بێتەکردن و چی دیکە نایتە دواخستن. تابان چۆن پێشمەرگەی لەشکری کوردستان یەکگرتووبەوە هەموو سنوورەکان و هەروەها هێمنی و ئارامەکی بۆ هەرێما کوردستانی دروستکردە پارچە سەرشانی خواستە و مەوەکو پێشمەرگە وەکو لەشکری کوردستان هیوادارین هەموو لایەنی سیاسی لو کاتەیدا بحقیقەت کە زروفێکی هەستیارە ناسکە هەموو یەک بگرن بۆ ئەو تەبای براتی و یەکڕێزی ناومەلەتی کورد دروست بیتن و بتوانن پێ حقیقت ڕۆحیەکی بەرانە دیموکراسیانە بەشدار بن و بتوانم بچنە سەر سندوقی دەنگدانی بۆی بتوانین لە داهاتووش لە حکوومەتەی کە یەکگرتوو و پێهێز پێک بینی ئینشاءالله. زۆر سپاس لیوە بۆ پەیاماتە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ بینەری زاری کرمانجی ئەوە هەنگوتیت بێژین قسەیت لیوە حەسەن حەدۆ بەرپرسێ فەرماندەیە هەلگورد بوو و ئاماژە پندا کو بێژین سنووری فەرماندەوان کو 313 پێشمەرگە و کێشە نەگەڕیانەوە ناوا یان یا پەنجەمۆری هەی بەس ئەو دێ هەوڵدەن ئەڤڕوو هەتا سبەی کو سبەی دوان ڕۆژە بێژین وێ کێشەی چارەسەر بکەن بۆ ئەوەی ڕۆژە دەی شەش کو سەرۆکی هەرێما کوردستانی دیاری کرده بۆ ڕۆژە دەنگدانی ڕۆژە دەنگدانی ڕوو سندوقی دەنگدانی بکەن و بێبەش نەبن دەنگدانێ.